بواری پەروەردە بە یەکێک لە ژیارترین بوارەکانی کۆمەڵگا ئەژمار دەکرێت کە ئەو بوارە لە شاری کەرکووک لە سەردەستی وەزارەتی پەروەردەی عێراق فەرامۆش کراوە. تاوەکو ئێستا ئێمە لە دوای پرۆسەی ئازادی عێراقشەوە کە قوتابخانە کوردەکان کراوەتەوە چەندین کێشە پێوەی دەناڵێنین یەکێ لەو کێشانەمان ئیمتیحاناتە و تاوەکو ئێستای ژنێکی تەنسیق نییە لە نێوان وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە لە حکوومەتی عێراق و لەگەڵ وەزارەتی پەروەردەی هەرێم ئێمە مناهجەکانمان عایدی هەرێمە پێویستی وا دەکرد کە لیژنەیەکە بێ بۆ متابعکردنی ئیمتیحاناتەکان بۆ دەنانی پرسیارەکان. دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی تاقیکردنەوە گشتیەکان کچە خوێندکارێکی کوردی کەرکووک توانی پلەی یەکەم لە بواری وێژەییدا بەدەست بێنێت کەچی وەزارەتی پەروەردەی عێراق ئەو مافەش بەڕەوا نابینێت ڕای بگەێنێ. دوێنێ و پێرێ تەلەبێکی خوێندنی کوردی لە قوتابخانەی هۆزانی سەرەتایی کە یەکەمی ئاستی عێراق بووە بۆ قوتابیە نەوتراوە بەس لەبەرەوەی کە ئەمە سەر بە خوێندنی کوردیە. من ناوم شەنگ عەدنان عومەرە، دەرچووی پۆلی شەشی ئامادەیم لە دواناوەندی هۆزانی کچان کە نمرەکەم 96.43 بوو، یەکەم بووم لەسەر ئاستی عێراقا کە زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم و بە شانازیەوە ئەیڵم کەوە کچە کوردێک پلێ یەکەم من بەدەستێناوە، بەڵام زۆر بەداخەوە دوای 2 مانگ لە ڕاگەاندنی ئەنجامەکان ئەنجا پێم ڕاگەنراوە کە من یەکەم بووم بەسەر ئاستی عێراقا و هۆکارەکەشی لەوانەیە بۆ ئەوە بگەڕێنمەوە کە من کوردم هەتاوکو ئێستاش کەسانێک لەم شارەدا ئەژین کە حەزیان بەوە نییە کە کورد سەر بکەوێت، بەڵام ئینشاڵڵا کورد هەر سەرکەوتوو بووە. دوای تێپەڕبوونی 11 ساڵ بەسەر پرۆسەی ئازادی عێراقدا بوژانەوەی زمانی دایک لە شارەکە بواری پەروەردە بەهۆی عەقڵیەتی تەسکەوە لە بەغدا فەرامۆش دەکرێت و بەوەش ناحەقی بەرامبەر خوێندکارانی کەرکووک پەیڕەو دەکرێت. ئاسۆ یاسین، کورسات نیوس، کەرکووک.